زینە ئاراس ئەو کەسە ئاشکرا دەکا کە جی کلاسەکەی بۆ کڕیوە و باسی خۆشەویستەکەشی دەکات. کێشەکەی لەگەڵ عەمکۆ چی بەسەرات؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. زینە ئاراس. زینە ئاراس کچە کوردێکە و خەڵکی شاری هەولێرە. تەمەنی 24 ساڵە، وارووە لە هەولێریش لەدایک بووە. زینە ئاراس پێی خۆشە وەگەوەی کە هەیە بناسرێ. لە سەرەتا زینە ئاراس خەڵک ویان دەزانی مۆدێلە، بەڵام وتی من لە سەرەتا وەکو مۆدێل بەدەرنەدەکەوتم، وەکو بلۆگەرێک بووم. ئێستاش پێم خۆشە پێم بڵێن بزنس وومن. لەنێو سۆشیال میدیا و لە دەرەوە هەموو خەڵک سەریان سوورمایە ئەم کچە بە تەمەن بچووکە چۆن خاوەنی جی کلاسێک و ساڵۆنێکە. تاکو ئێستا وەڵامی زینە ئاراس دەربارەی جی کلاس و ساڵۆنەکە ئەوەیە دەڵێتن خێزانەکەم لە پشتەوە یارمەتیم دەدەن و لەگەڵ باوکو براشم. ئەوە جی کلاسەکە دیارە باوکو برای یارمەتیان داوە. ئەی ساڵۆنەکەی بەچی داناوە؟ و دووبارە بە هەمان شێوە دەربارەی ساڵۆنەکەش دەڵێ خێزانەکەم لە دواوە لەگەڵ من و باوکم و برام یارمەتیم دەدەن. و باسی داهاتەکەی ناکە، ناڵێ داهاتەکەی ئەو سیارە و خانووە لەکوێ هاتووە و سامانەکەی ئێستا زینەخان بە چەند دەخەمڵێندرێ. واروە خەڵکێکی زۆر لە سۆشیال میدیا و لە دەرەوەی سۆشیال میدیا دەڵێن ئێمە چەندین ساڵە هەوڵ دەدەین، کار دەکەین، کاسبی دەکەین، بۆ ئێمە ناتوانین جی کلاسێک بکڕین نەک ساڵۆنێکیشی لەگەڵ دانین. وەزینە ئاراسیش لە خۆی دەردەچێ کە ئەمەنە باسی جی کلاس دەکرێ، ئەمیش بەگاڵتەوە دەڵێتن گەر تایە جی کلاسان پێ ناکڕێ دەتوانن جی کلاسێکی کۆنتڕۆل بکڕن. و لەبارەی خۆشەویستیەوە لە زینە ئاراس دەپرسن ئەو کەسێک کە دەتەوێت خۆشت بوێ چۆن بێتن؟ ئەویش لە وەڵامدا دەڵێ جوانی لە لای من گرنگ نییە، لەبەرەوەی جوانی ماوەیەکە و دێت و دەڕوا، وەروەها ماڵ و مڵکی دنیایش گرنگ نییە، من خۆم پارەیەکی باشم هەیە. و دەڵێ ئێستاش کەسێک لە ژیانم هەیە و کەسێکم خۆش دەوێ کە بە هەموو شتێکی من ڕازیە و منیش بە هەموو شتێکی ئەو ڕازیمە. و باسی ئەو کەسێش دەکا کە هەیەی لە ژیانی دەڵێتم بە ماڵ و مڵک من ئەوم هەڵ نەبژاردووە، لەبەرەوەی سیارەکەی لە سیارەی من زۆر زۆر نزمترە و ڕقەمەکەی سیارە و ڕقەمی مۆبایلیشی لە هی من نزمترە، بۆیە کە ئەو کەسێ خۆشم دەوێ لە هەموو ڕوویەکەوە لە من نزمترە. بۆیە خەڵک وابی نەکەنەوە کە خۆشەویستەکەم ئەم شتانم بۆ دەکا. واروە زینە ئاراس لە چەند شتێک دەترسێ لە ژیانی. یەک لەو شتانێک کە زۆر زۆر لی دەترسێ ناو زڕاندنە. دەڵێ منی هیچم نەکردووە، خەڵک ئاوا باسم دەکەن، ئەی شتێک بکەم دەبێت چۆن باسم بکەن و زۆر زۆر لە سومعی خۆشم ڕازیمە. ئەو خەڵکە کەیفی بە من نایێ، بۆیە هەموو کات قسەم لەسەر دەکا. ئەوانەی من بەدەستم هێناوە ئەوان ناتوانن بەدەست بێنن، بۆیە قسە و قسەلۆکم بۆ هەڵدەبەستن. بۆیە مەسەلەیەکی کوردی هەیە دەڵێ ترشە دەمی ناگاتێ. و ماوەیەک پێشێستا هونەرمەندی کۆمیدیا حەمکۆ وێنەی زینە ئاراسی لە تەنیشتی کلاسێکدا نابوو و قسەی نەشاوی پێدەگوت و زینە ئارازیش بێدەنگ نەبوو. زینە ئارازیش زۆر بەتوندی وەڵامی دەداتەوە، دەڵێ من کاری دلیڤەریم نەکردووە و پیتزام بۆ ماڵان نەبردووە و لە دەرگای کەسم نەداوە، من بە هەر کوشانی خۆم ئەو پارەیەم کۆ کردوتەوە، بۆیە ئێستاش بەخۆشی دەژیم. دەژڵێت تۆ ناتوانی جی کلاس بکڕی، بۆیە چاوت بە من هەڵنایێ. هەر بەوەش ڕانەوەستا زینە ئاراس باسی کچەکانی ئەمکۆ دەکا. فەرمو ئێوە و ڤیدیۆیەکە. هەندێک کەس هەیە دەڵێن قانون نییە لە وڵاتەی، بەڵێ قانون نییە لەبەرەوەی جەنابەت دەست درێژت کردە سەر کچەکی 18 ساڵی و سومعەید لەکەدا
کرد و بڵاو بووە لە سوۆشیال میدیا و عیلەکەی و هەموو شتیان یعنی عیلەکەت شیرازەی عیلەکەت تێکدا قانون دەرەقەتت نات لەبەر پشتت گەرم بوو ئێستاش هاتی زمانت درێژ کردیە خشت و پشت و مشت قانون ئەگەر قانون بیگرت بای لە ژوورەی کردبای دەردی سەجی بدابای ئێستا لە هاتی خشت و پشت و مشتی لە بۆ من بکەیت چونکە ئەتو شیرازەی عیلەکەت تێکدا حەقی عیلەکەت نییە لەو دنیایەی سوڵتاند بەچ بەواستا بەس ئەمە ئەگەوە چیتومان پێ بکرابە ئێستا ئەتومان دەگرت لە ژۆرەمان دەکردی دەردی سەگمان دەدای بەس خۆزگە بمانتانی باە بە قانون لەگەرت بکەین بڵبەت قانون نییە و یەک شتت کەشت پێ بڵێم بە قەشمەرجاری داوای لێبورتن لە کەس مەکە ئەوەش سەحنەی کۆمێدیانە هەموو تێکەڵ کردیە دوایە دووسێ لینچی ماهر حەسەنت لە بۆ دادەنم لە زیاتی ئەوەی بنیشی خۆت بە پارەی من مەشغوڵ بکەی بە سیارەی من مەشغوڵ بکەی بە ماڵی من مەشغوڵ بکەی بڕۆ 2 سەعات لە دیار ماهر حەسەنی دابنیشە فێرە کۆمێدیا بە فێرە قسەکردن بە ئەو کابرایە یعنی احترام یعنی لەوی ڕادەست پێ دەکە بەس ئەتوو هەموو شتت تێکەڵ کردیە نە ئەتەکێتی قسەکردنت هەیە نەدەزانی فلیمی کۆمیدی چێ هەر هەموو تێکەڵ کردی خڕیکەوە بزانم شتەکان بەش مێشکت تێکەڵی کردیە بورن تۆزەک لە جوابدانەوەی تاخیرم لەبەرەوەی وەچە و خەڵکەی بێ ئیش نیمەم لەسەر ئیش و کارمم خەریکی پارە پایاکردنم لەوە کەسانەی کە پێیان ناخۆشە خەریکم پارەی پیا دەکەم ئیش دەکەم وەچین بۆ بێ ئیش نیمە دابنیشم جوابی لە جێت دەمەوە یەکەسەر بای زۆر سپاس بۆ سێریکردنی تەواوی ڤیدۆیەکەمان و هەروەها سەبسکرایبی چەناڵەکەشمان لەبیر نەکەن لەگەڵ زەنگۆڵەکەشدا بگرن هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.